بفەرمون. جینۆسایدکردن و هەڵاتن و ژیانی پڕ لە نەهامەتی چەندین جار لە مێژوودا بە سەرگەلی کووردا هاتووە. لەو کارە ساتانەشدا کورد دۆستی نەبووە. جینۆسایدکردنی ئێزیدیەکان برینێکی قوڵە، ساڕێژبوونی ئاسان نییە، پێویستی بەکاری بەردەوام هەیە، چ لە ناساندنی لەسەر ئاستی نێودەوڵەتیش. ئەگەرچی بڕیاری 2379 ئەنجومەنی ئاسایش هەیە و لیژنەیەکی تایبەت پێکهێنراوە و لە تاوانەکانی سپایکەر و تاوانی بەرامبەر کاکەییەکان و ئێزیدیەکان و ئەو لیژنانە بەڵگەی زۆریان کۆکردوتەوە و لێکۆڵینەوە دەکەن. پەرلەمانی هۆڵندی و بەلجیکی تاوانی دژ بە ئێزیدیەکانی بە جینۆساید ناساندووە و بەمەش هاوکات 15 ناوەند و پارلەمان تاوانەکانیان بە جینۆساید ناساندووە. هەوڵەکانیش زۆرن بۆ ئاساییکردنەوەی ناوچەکانیان، بەڵام ژمارەیەکی زۆری خوشک و برا ئێزیدیەکانمان ناچارن لە کەمپەکاندا ژیان بەسەر بەرن و بەشێکی زۆریشیان سەرڕای ئەو کارەساتە و کاریگەریە دەرونی و جەستەییەکان بەرە وڵاتانی تر ڕۆشتون و لە هەوڵی ژیانێکی نوێدان. ئەوەی کە گرنگە ئێمە باسی بکەین چیمان کردووە. ڕاستە ئێمە لە پەرلەمانی عێراق 2014 تا 2018 توانیمان ئەم تاوانە بە تاوانی جینۆساید بناسێنین تەنها لە ناو پەرلەمانی عێراقا. کە تاوانی جینۆساید تاوانێکی جیهانیە، ئێمە پێویستمان بۆیە لە دادگای نێودەوڵەتی ئیترافی پێ بکرێت، نەک تەنها لە پەرلەمانێکی وەکو پەرلەمانی عێراقا. ئەزانین کە تاوانەکانی چری وەکو کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال و تاوانەکانی کە دژ بە شیعە کراوە هەموو ئەوانە بە جینۆساید ناسێنراون، بەڵام ئایا چی سوودێکیان لێبینیوە ئەوانەی تاوانیان بەرامبەر کراوە؟ تەنها ئەوە نەبێت کە بەداخەوە لەم ڕاتبێکی ڕەمزیان بۆ بڕێنراوەتەوە لەسەر تاسەری عێراقا، ڕەنگە ڕاتبەکە لە حکوومەتی فیدرال باشتر بێ لە هەرێمی کوردستان. تەنها ئەو ڕاتبەیە کە بۆ جینۆسایدەکە بەداخەوەیڵێم کە ناساندنی جینۆسایدەکە تەنها ئەو سوودەی هەبوو بێ بۆ ئەوان، ئیتر هیچ سوودێکی تری نییە. لە کاتێکە ئامازانین کە کاتی ئەم تاوانە ئەبێ بە تاوانێکی نێودەوڵەتی و دەوڵەتی عێراق کە تا ئێستا ئینزیوامی نەکردو بۆ دادگای نێودەوڵەتی لاهای، کە ئەمە گەورەترین کارەکە بواە هەم بە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی هەرێمی کوردستان و هەم بە حکوومەتی فیدرال و پەرلەمانەوە ئێمە هەوڵی جدیمان هەبوایە. لەو ساوە دەست پێەکەین کە نەتەوە یەکگرتوەکان دروست بوو و لە 48 ڕێکەوتنامەی نێودەوڵەتی دژی تاوانی جینۆساید وڵاتان ئیمزایان کرد، زیاد لە 126 وڵات، لە ناویانە عێراق، سووریا، تورکیا. ئیمزای ئەو ڕێکەوتنامەیان کردووە، بەداخەوە هەر سێ وڵات لە مێژوو خۆیانە چەندین جار جینۆسایدی گەلی کوردیان کردووە. ئێمە کە قسە لەسەر تاوانی جینۆسایدی شنگالەکەین، ئێزیدیەکان و مەنتیقەی شنگال زیاد لە 75 جار تاوانی جینۆسایدیان دەرحەکراوەتەوە. واتە گەلی ئێمە لە مێژووی خۆیداوە بۆ ئێستا داگیرکەرانی کوردستان و ئەوانەی تاوانی جینۆسایدیان کردووە چەند کەم تەرخەمن، چەند ئۆباڵی بەرپرسیارەتی تاوانەکەیانەکەوێتە ئەستۆ. گەلی ئێمەش ئەوانەی مقەوماتی ئیدارەدانی گەلی ئێمەیان لە مێژوو خۆیانە بەدەست بووە بێباکی و خەمساردەکان تا ئاستی تاوانەکە خەمامێزە. گەلی شنگال و گەلی کورد لە شنگال لە 3 2014 تووشی جینۆساید بوونەوە. ئێستاش گەلی ئێزیدی مەترسی جینۆسایدکردنی لە سرە، چونکە هیچ زەمانەتێک نییە لە هەرێمی کوردستان و لە عێراق بۆەوەی جارێکی تر ئەم خەڵکە جینۆساید نەکرێتەوە.